سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت جارێکی تر بەخێربێنەوە بۆ بەرنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا لەگەڵ هاوکارم سیروان قچۆ بەرنامێکی تایبەتی دیکەتان پێشکەش دەکەین سەبارەت بە تەواوی سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ چین و ئەو دەستکەوتانەی کە لە چین بەدەستکەوتون. سلااو گەلی بینەرەنجەمەژی ئەم سپاسیاوەتکن کۆ دوان چەند ڕۆژە هەممەڕە بوون ئەمێ دەوێ ڕۆماڵا داویدە بەحسا گرنگیا سەردانا سەرۆک ترامپ بۆ چینێ بکن هەروها دەرئەنجامێ وێ ڕۆژ و هەفتە و مەهێم پێشدە سەرۆکی ئەمریکی بتەواهی و لەگەڵ شاندا ئەمریکی بتەواهی ئێدی دەرباسی فڕۆکەیە ئێرفۆرس وان بوون و بەرێ خۆدان ئەمریکا لەوەر سەرۆک ترامپ ئەو ئاخافتن کرد. سەردانێکی ناوازەمان ئەنجامدا کاتێکی زۆر نایاب بوو سەرۆکشی پیاوێکی زۆر باشە چەندین گرێبەستی نایابی بازرگانیمان ئەنجامدا لە نێوانیان زیاتر لە 200 فڕۆکەی بۆینگ و بەڵێنی کڕینی 750 فڕۆکەیاندا کەمە هەتا ئێستا گەورەترین داوای کڕین دەبێت ئەگەر ئەو 200 فڕۆکەیە کارێکی باش بکەن کە دڵنیام وا دەبێت. بەڵێ ئازیزان سەرۆک ترامپ کۆتایی بە گەشتەکەی هێناوەکو ئاماژەمان پێکرد و گەڕاوەتەوە بەڵام هاوکارمان فەرهاد فەلاحی هێشتا لە بێیجینگە و لەوێ ماوە هێشتا نەگەڕاوەتەوە با بزانین لەگەڵماندایە ئێستا فەرهادم کاتت باش؟ ئەم کاتتان باش هێرۆ سیروان سپاس فەرهاد دەزانین کەمێک پێش ئێستا چەند کاتژمێرێک پێش ئێستا سەرۆک ترامپ گەڕایەوە بەڵام ئەگەر بەگشتی باسێک لە تەواوی گەشتەکە بکەیت تەواوی ئەم سەردانی سەرۆک ترامپ بۆ چین و دەستکەوتەکان لەوێ چی بوون؟ بەڵێ هێرۆ هەروەک دەزانن سەرۆک ترامپ ڕۆژی هەینی بە کاتی بێژینگ و لە کۆتا ڕۆژی سەردانە فەرمیەکەی بۆ وڵاتی چین لە دوای ڕێوڕسمی وێنەگرتنی دۆستانە خواردنەوەی چایوەکو نەریتێکی کۆنی چین و خوانی کاری نیوەڕۆ و کۆبوونەوەی هاوبەشی لەگەڵ شی جینپینگ لە کۆشکی جانگنانهای لە بێجینگ بەرەو واشنگتن بەڕێکەوت. نزیک کاتژمێر 1.54 خولەکی دوانی وەڕۆ بوو وردە کاروانی ئۆتۆمبیلەکانی هاوڵی سەرۆک جانگنانهایان بەجێ هێشت و کاتژمێر 2.20 خولەکی دوانی وەڕۆ گەیشتە فڕۆکخانەی نێودەوڵەتی بێجینگ سەردانێک کە بە گوێرەی زۆربەی شارەزایانی کاروباری پەیوەندیەکانی هەردوو وڵات گرنگترین سەردان و کۆبوونەوەی سەرۆکەکانی هەردوو وڵات لە چەندەی ڕابردوو بووە. لەم سەردانە فەرمیەدا هەریەک لە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە پیتەگزت وەزیری جەنگ و سکات بسەند وەزیری خەزینە هاوکات لەگەڵ ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرانی کۆمپانیا ئەمریکەکان لە بواری تەکنۆلۆژیادا هاوڵی سەرۆک ترامپ بوون. هەردوو ڕێبەر لە ماوەی دوو ڕۆژی وتوێژەکانیاندا زۆر بابەتیان تاوتوێ کرد و گرنگترین لەوانە چۆنیەتی پەرەپێدانی هاوکاری ئابووری نێوان هەردوو وڵات و لەوانە فراوانکردنی بازاری کۆمپانیەکانی ئەمریکا بۆ چین و زیادکردنی وەبەرهێنانی چین لە پیشەسازی ئەمریکادا بوو. سەرۆکەکان هەروە جەختیان لە پێویستی پەرەسەندن کرد لە کۆتایی هێنان بە لێشاوی مادەوەژبەرەکان بۆ ئەمریکا و هەروە زیادکردنی کڕینی چینی بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکانی ئەمریکا. بە وتەی سەرۆک ترامپ لایەنی چینی ئارەزووی خۆی نیشان داوە بۆ کڕینی 200 فڕۆکەی جۆری بۆینگ لە ئەمریکا. گرنگترین بابەتەکان لە سیاسەتی دەرەوەی هەردوو وڵاتدا و پێت دەچێت کە هیچ ڕێکەوتنێکیان لەسەر نەکرا بێت بە دڵنیایەوە بابەتی دۆسیەی ئێران و دوورگەی تایوان بوو. سەبارەت بە بابەتی ئێران لایەنی ئەمریکی لە بڵاوکراوەیەکدا ڕایگەیاند بوو هەردوو لا هاوڕا بوون لەسەر ئەوەی گەروی هورمز دەبێت بەکراوەی بمێنێتەوە بۆ پاڵپشتیکردنی ڕێڕەوی ئازادی وزە. هەروە سەرۆکشی بەڕوونی ئاماژەی بە دژایەتی چین کردووە لە ملیتاریزەکردنی گەروی هورمز و ئەوەی کە باجدا بدنرێت لەسەر بەکارهێنانی گەروەکە. ئەو هەروەها ئارەزووی وڵاتەکەی نیشاندا بوو بۆ کڕینی نەوتی ئەمریکا و کەمکردنەوەی وابەستەی وڵاتەکەی بە گەروی هورمز لە داهاتوودا. هەردوو وڵاتەکە جەختیان لەوە کردبووە کە ئێران هەرگیز ناتوانێت ببێت بە خاوەنچەکی ناوەکی. ئەمە لە کاتێکدایە هەتا ئێستا لایەنی چینی هیچ لێدوانێکی لەسەر ئەم بابەتانە بڵاو نەکردوێتەوە. لەلایەکی دیکەشەوە مارکۆ ڕۆبیۆ لە بابەتی دۆسیەی ئێراندا و لە وتوێژێکیدا لەگەڵ کەناڵی NBC ئەمریکی وتی وڵاتەکەی لە بابەتی ئێراندا داوای هاوکاری لە چین نەکردووە و پێویستیشیان بە یارمەتی چین نییە لەم بابەتە. لەسەر بابەتی تایوان مارکۆ ڕۆبیۆ لە هەمان وتوێژدا لەگەڵ کەناڵی NBC ئاماژەی بەوە کرد کە نابێت بابەتی دۆسیەی دوورگەی تایوان بە
زۆری چەک و بە زۆرە ملی بێت ئەبێ ئەم بابەتە تاوتوێ بکرێ و توێژی لەسەر بکرێت زۆر گرنگ بوو بەلایەنەوە ئەڤایەجی باش و خاڵێکە گرنگ و داوی کرد ڕاستیشیش بەرگۆ سەرۆک ترامپجی وەکو مەژی گوهداری کرد وەکو تەژی گوت بەحساوەیەکێ کرد ینی بەحسا گوت ینی وەکو برفرهی بحثا ایرانی کرد لی بحثا تایوانجی کرد و گلک شروفکار نها ایدی وان هردو دوسیان به هف گریدن بابتا ایرانی و بابتا تایوان و شخو ترامپ دبیجه دبی حتی از وگرم امریکا امی بحثا وی که بکن کاو پیوندین یان آلیکاریا شاندنا آلیکاریا لشکری بو تایوانی به چه شوی به نگو چه به نگو او یک جد انجام سردانا چینه نه لی بگشتی هەردوو ئالی لەسەر vê دۆسەیەشت بێژن مەسەلا تایوان شخۆ ئەم دەزانن هەلوەستا چینێ چییە و ئەم دەزانن هەلوەستا ئەمریکاژی سەر vê مژاری چییە سیروان لە داخویانیەک و لە ئالیێ چینێوە دەرکەتیە مژارێک و هەری گرنگ لەسەر سەکنینە وەک ئەوێک و هاتبێ بەحسکردن دوان پەیوەندیاندا و ڕوونشتناندا ئەو بوویەک و ئالیە چینی گەلێکی گوڕ بوویە لەسەر وێ مەسەلێک و تایوان گەرەک بە ئاوایەکی فەرمی ڤەگەڕێ سەر چینێ و مە لە هەفدیتنا ڕووبێژیدا دیک و ئەمریکا بە تەمامی لەمبەر وێ مەسەلەیە و ناخوازێ وێ مەسەلێ ببێ بابەتێکی دن لە ئالۆزیە جیهانێدا و مارکۆ ڕۆبیۆ گەلێکی ڕوونی دا سەر وێ بابەتێک و نابێ چین بە ئاوایەکی لەشکەری تەڤلی مەسەلا تایوان بێ ئەو تشتێکیەک و گەلێکی بەرچاو بوویە و خاڵێکی گەلێکی ئالۆز بوویە و گەلێکی گرنگ لەوان ڕوونشتناندا و دوو ڕۆژێن بوری لەڤر لە چینێ بەردەوام بوون لایەنە ئەمریکیژی بخوا مارکۆ ڕۆبیۆ بەڕوونی دا سەر وێ بابەتێ و نێڕینێن ئەمریکا لەسەر وێ بابەتێ باس کرد. بەڵێ فەرهاد بابەتێکی تر کە پێم خۆش بوو لە بەرنامەکانی پێشوشە ئاماژەی پێ بکەین دوێنێش هەندێک ئاماژەمان پێکرد بەڵام دەرفەت نەبوو لەگەڵ تۆیا تاوتوی بکەین بەلامەوە گرنگە بزانم شەقامی چین لەم سەردانە چۆن دەڕوانن خەڵک لە چین چی دەڵێن سەبارەت بە سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ ئەوێ وایە هێرۆ بەداخەوە بەهۆی ئەو بارە ئەمنیەی کە لێرە بەسەر میدیای بیانیەوە زاڵە گەڕان بەنێو شار و دواندنی خەڵکی وڵاتی چین زۆر ئەستەمە لە لای میدیای بیانیەوە ئەم چەند ڕۆژەی کە ئێمە لێرە بووین بە هیچ شێوازێک تەنانەت کەزانیویانەکە وەکو میدیایەکی بیانی لێرە بەشداریمان کردووە دوور کەوتنەوەتەوە لێمان ئەو شتەی کە لێرە زۆر بەرچاوە خەڵکەکە بەگشتی ترسی هەیە لەوەی کە ئەوەی کە لە دڵیایەتی ئەوەی کە بیر لێ کاتەوە باسی بکا بە ئاشکرایی لەگەڵ چەند کەسێک بە نهێنی قسەمان کرد زۆر گەشبین بوون بەم سەردانانە و بەم گفتوگووانە لە نێوان هەردوو وڵاتەوە و پێیان وابوو کە ئەتوانێت داهاتوویەکی باش بۆ هەردوو وڵات داوین کە بەڵام بە گشتی ئەوەی کە بەرچاوە ئەوەی کە چاودێریەکی زۆر هەیە لەسەر کۆمەلگای چینی لێرەوە خەڵک لێرە زۆر خۆیان دوورەگرن لەوەی کە باسی بابەتی وە سیاسی بکەن بەڵێ فەرهاد شخوا ئەوژی مەسەلا ئازادیا ڕۆژەمەگەریەژی مژارێکە گرینگە لە چینێ فەرهاد دەم دەزانن تێژی ئامادەکاریە خۆ بکەن ها ji بۆ vegera بۆ واشنگتۆن gelek spas tu gotivan rojat gelekî mandû bû tu mera bû demjimêrên cuda 12 demjimêrên cuda navbera me de hebû spas bo kar û xebata te li wir hevkarê me Ferhad Felahî ji paytexta Çînê bêjînê mera bû spas. بەڵێ ئازیزان ئێمە دەزانین بێگومان یەکێک لە بابەتە سەرەکیەکانی کە لەم سەردانەدا تاوتوی کراوە بابەتی ئێران بووە چونکە ئەمەش ئەم سەردانە هاوکات بوو لەگەڵ ئاڵۆزەکان لە تەنگەی هورمز جا لەم بارەیەوە هاوکارمان ئارش ساڵح راپۆرتێکی ئامادە کردو و با بچینە ئەو راپۆرتە. لە کاتی سەردانی دۆناڵد ترامپ بۆ چین بابەتی ئێران یەکێک لە گرنگترین بابەتەکانی گفتوگۆ نێوان واشنگتن و بەیجینگە. ترامپ لەم سەردانە تەنها پەیوەندی بازرگانی و باجە گۆمڕۆکیەکانی باس نەکردووە بەڵکو زیاتر گرنگی بە هاوسەنگی هێز لە جیهان و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست داوە. بە وتەی ئاگایان
ئەو هەوڵی داوە چین قایل بکات تا کاریگەری خۆی بە سەرتاران بەکار بهێنێت بۆ کەمکردنەوەی ئاڵۆزیەکانی ناوچە و کردنەوەی تەنگەی هورمۆز، چونکە چین یەکێکە لە گەورەترین کڕیارانی نەوتی ئێران و ئەمە زیاتر لە بەرژەوەندی خۆیشیدایە. ترسی ئەوەی کە چین لەسەر تاران لەگەڵ ئەمریکا مامەڵە بکات لەلایەن ئێرانیەکانەوە هەست پێ دەکرێت. 100% یەکێک لەو بابەتانەی کە لەوێ دێتە ئاراوە باسی ئێران و تەنگەی هورمز دەبێت. گومان لەمەدانە چونکە باسی ڕۆژهەڵاتی ناوینە. لە چاوپێکەوتنەکەدا شی جیپینگ جەختی لەسەرەوە کردەوە کە پێویستە پەیوەندیەکانی چین و ئەمریکا لە چوارچێوەی هاوکاری و پشبڕکێی بەڕێوەبەرایەتی کراو بەردەوام بێت. چین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەردەوام بووە لە کڕینی نەوتی ئێران و پاراستنی پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ تاران، هەرچەندە ئەمریکا هەوڵی سندارکردنی ئابووری ئێرانی داوە. بۆیە زۆرێک لە شیکەرەوە سیاسیەکان پێیان وایە چین دەتوانێت ببێتە یەکێک لا گرنگترین ناوەندەکانی گوشار بۆ سەر کۆماری ئیسلامی. ئێرانیەکان تا ڕادیەک ئاگاداریەوە هەن کە ئەگەری زۆرە لە کاتی ئێستادا بەرژەوەندی چین لەگەڵ ئێران نەبێت. ئەگەر هەر وڵاتێک بەرژەوەندیەکانی خۆی لە بەرچاو بگرێت دەبێت 50% ئەگەری ئەوە بدەین کە چین لەسەر ئێران لەگەڵ ئەمریکا ڕێک دەکەوێت. لە ماوەی ساڵانی ڕابردوودا رووسیا، چین، ئێران و ڤەنزوێلا بلۆکێکی بەهێزی حکوومەتە دیکتاتۆرەکانیان دەست بە ڕۆژاوە بەها لیبەراڵەکان و سیستەمی سەرکردایەتی ئەمریکا پێکهێنابوو. بەڵام ئەمڕۆ کە رووسیا بە شێوەیەکی قوڵ لە ژێر گۆشاری شەڕی ئۆکرانیایە و ڤێنزوێلاش تووشی گۆڕانکاری سیاسی بووە و ئێرانیش بەهۆی گوشارە ناوخۆی و ناوچەیەکان لاواز بووە، هەندێک شیکەرەوە پێیان وایە چین ئیتر وەکو جاران هێو هیوایەکی بەو بەرەیە نەماوە و زیاتر سەرنجی خۆی خستووەتە سەر پاراستنی بەرژەوەندی ئابووری و بازرگانیەکانی خۆی و دوورکەوتنەوە لە قەیرانێک کە دەتوانێت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر گەشە و ئارامی چین دابنێت. بەلێگەلی بینەران ئەوژی راپۆرتێک بوو لەسەر گرنگیا پەیوەندیên ئەمریکا و چینێ و مژارên سەرەکی یانژی کێشەیەن سەرەکی دنابەرە هەردوو وڵاتاندا هەفکارێ ئارێش ساڵح ئەو راپۆرت ئامادەکرد بوو کە کاریش گەلێک سواس بۆ ئامادەکردنا وێ راپۆرتێ وەختا تو بەحسا پەیوەندیên ئەمریکا و چینێت کە ئارش یەکسەر مرۆڤ هزرا ئەم بێژن پەیوەندیên بازرگانی و ئابووریت کە لێ وەکو تەجید راپۆرتێت گۆ مەسەلە ژوولۆ کوورەترە گەلک مژارێن ناکۆکبار گەلک کێشەیەن ناکۆکبار دنابەرە هەردوو وڵاتان هەیە چنە ئەو ڕاستە لەبەرەوەی ئێمە ئێستا کاتێکە چاو لە پەیوەندی نێوان ئەمریکا و چینەکەین وەکو ڕکابەری دوو زلهێز چاویان لێەکەین بۆیە پەیوەندی نێوان دوو زلهێز کاریگەری لەسەر هەموو ئاستەکانی ژیانی هەموو بەشەکانی تری جیهاندا هەیە. ئارامی و هێوری یان تێکەڵ چوونیان ئەتوانێت کاریگەری بەسەر هەموو شوێنەکانەوە هەبێت. بۆیە تەواوی باسە استراتیژیکەکان لەسەر ئاستی جیهانی پەیوەندی هەیە بەو دوو زلهێزەوە و چۆنیەتی بەڕێوەبردننی پەیوەندیەکانیان. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە لە نێوانە و پەیوەندی باسی تایوانە و کێشەی استراتیژیکی کە بوونی هەیە کێشەی تایوانە. چینیەکان پێیان خۆش نییە کە ئەمریکا پشتگیری دەکات و پێیان باشەکە داوایان کردووە کە ئەمریکا چیزتر پشتگیریەکانی کەم بکاتەوە لانی کەم لە فرۆشتنی چەک و چۆڵەوانە بە تایوانیەکان و هەروەها مەسئلەی ئاڵنگاریەکە کە چین لە ڕێگەی سازکردنی بریکسەوە کە هاوپەیمانیەکە یان کۆمەڵە وڵاتێکن کە پێکەوە کۆبوونەتەوە کە چین و رووسیا زۆر لە ناویانە ڕۆڵیان گێڕاوە تا ئێستا ئاڵنگاریەکە کەوان سازیان کردووە بۆ یەکەم ئەوەی کە دۆلار لەسەر بازار جیهانیەکاندا زاڵەوە دووهەم ئاڵنگاری دووهەمیش بۆ ئەو دامەزراوە کۆمەلگای دامەزراوانەی کۆمەلگای نێودەوڵەتی کە لە ڕۆژ ئاوادا سریان هەڵدا وەکو سندوقی نێودەوڵەتی پارە. بۆیە بەم شێوازە ئەو کێشە استراتیژیکیانە لە نێوانیانە هەیە جیا لەوەش کێشەی تەکنۆلۆژیکە کێشەیەکی نوێیە AI میکرۆچیپ و ئەوانە هەموو کێشایەکی نوێن. بەڵێ ئارش بابەتێکی تر کە ئێستا باسەکرێ لە با بڵین لە ڕێککەوتنێک زیاتر لە نێوان چین و ئەمریکا باس لە سەقامگیریەکی استراتیژی بنیاد نەرەکرێ دەکرێت بۆ ماشیکەیتەوە مەبەست لەم سەقامگیری لەم تێرمە چییە کە بەکاردێ سەقامگیریەکی استراتیژی بنیاد بنرێت؟ لە ڕاستیدا سەرەتا ئەم چەمکە لە شەڕی ساردا بەکار هاتووە لە دەوروبەری کۆتایەکانی پەنجاکان دەستپێکی شەستەکانە و دواتر لە 1970 بوو بە
بنەمایەک بۆ ئەوەی کە پەیوەندی نێوان ئامریکا و رووسیە یان ڕکابەری نێوان ئامریکا و سۆڤیەتی جاران تا ڕادیەکی زۆر بەڕێوەبەری بکرێت. ئەم تێرما ئەم چەمکە دواتریش لە هەندێک پەیمانە کە وەکو پەیمانی ساڵت یا وەکو پەیمانی ستارت ناویان لێ دەبرا کۆمەڵێک پەیمان بوون بۆ ئەوەی کە بەرەو پێشچوونی ڕکابەری ناوەکی کۆنتترۆل بکەن بەو شێوازت بەدامەزراوەیی کرا لە ناو پەیوەندیەکاندا. لە ڕاستیدا و چەمکە باس لەوە ناکات کە دۆستایەتی بێتە ئاراوە. زیاتر ئەوە چەمکێکە کە گزارشت لە بەڕێوەبردننی ڕکابەتیەکان و بەڕێوەبەری دوژمنکارێتیکان دەکات. بنەمایە و چەمکە ئەوەیە کە ئەڵێ هیچ دووزلهێزێک هیچ کام لەو دووزلهێزە ناتوان ئەویتریان بە تەواوەتی لە ناو ببات مەگەرەوەی خۆشی لەگەڵی لە ناو بچێت. بۆیە بنەمای ئەو چەمکە گەڕێتەوە بۆەوەی کە ئەگەر بێت و ناکۆکیەک لە نێوانیانە ڕوویدا هەردووکیان خۆیان بپارێزن لە بەکارهێنانی چەکی ناوەکی لە بەکارهێنانی یەکەم هێرش لەبەرەوەی یەکەم هێرش بە واتایە کە هەردوو لاە دەچن. بەێ ڕاستی ئەژی مژارێک و دۆ من و هێرۆ لەگەل میێوانێکی خوا لەگەل برێز دکتۆر دلۆڤان بەرواری بەحسکردویژی بەحساوەیەکی کرد گوگەلێک سپۆرت دەبێژن پەیدابوونا سیستەمەکە بایپۆلەرە دوولایەن بەکی ji بۆ ئارامیا یان سەقامگریان ناونەتەوەی تشتێکی ینی باش بە دکتۆر دلۆڤان بەحسا مژارێکێتر پەیوەندیە ئەم ئیران و تایوانێ چارچەوەیە دانوستاندنێن ئەمریکا و چینێکان بە هەورە گوهداری بکن و جارێک دێن لەسەر باخەبن. ئێکش داخوازت ئەمریکا وەکو پترۆلا ئیرانێ کمتر بکڕیتن تەرکیزە خۆ گەلێک سەر پترۆلا ئیرانە نەکرد و چەکێت هەندێک چەکێت هەین وەکی سام و تەکنۆلۆژیا عسکەری هاریکاریە ئیرانێ نەکرد و داخوازا چینێژی سەرۆکێت چینێ شی ئەوە کو ئەمریکا چەکێت قرس بۆ تایوان دابین نەکەن وێژە سەروان دوو خاڵا نیکە کو وەختێکی حساسە بۆ ئەمریکا بێتن تەنگێ هۆرمز وەبیتن احتمالات هەین کو وەک ترامپ بێژیتن کو ئەوە نوعێکی بازرگانیە it's a deal سەروان دوو خاڵا پێک بهێن. ئەوەش بەشێک بوو لە قسەکانی دکتۆر دلۆڤان بەرواری. بابەتێکی تر ئارش کە زۆر باسەکرێ ئێمە دەزانین کە زۆر لەم و توێژانە و لە تەواوی سەردانەکەدا ئاماژەی پێکراوە بابەتی تایوان و ئێران بووە کە باسکراوە. دەمەوێت بزانم ینی ئەمریکا بەڕوونی ئاماژەی بۆ کردووە کە دەڵێت هەڵوێستمان بەرامبەر بە تایوان ناگۆڕێ و هەروەها گۆڕینی هەڵوێستی ئەمریکاش بەرامبەر بە تایوان بابەتێکی ترە کە چینیەکان دەیانەوێت. بەڵام دەمەوێت لێرە شتێک بزانم ئایا ئەوەندەی کە تایوان بۆ ئەمریکا گرنگە بە بەراورد لەگەڵ ئەوە ئەوەندەش ئێران بۆ چین گرنگە یان تەنها چین وەکو فشارێک ئەم شتە بەکارهێنێت؟ بە باوەڕی من ئەوەی کە ڕێژەی گرنگی تایوان بۆ چین زۆر گرنگە بەڵام ئێران وەکو وڵاتێک کە وڵاتێکی سربەخۆیە و ئەوە نییە کە بڵێ بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی چینە بێت هەندێک کێشەشی بۆ چین هەیە بۆیە بە واتای نییە کە بە تەواوەتی ئێران بێ کێشەیە بۆ چین بەڵکو بە پێچەوانەوە هەندێک هەڵسوکەوتی ئێران لە ناوچەکە کێشەی ناوتەوە بۆ چین. یەکەم کێشەی ئەوەیە کە ئێستا چین تووشی کێشەی وزە بووە بۆ گواستنەوەی وزە بۆ چین لە ڕاستیدا بەشێکی زۆری وزەی چین لەو شوێنەوە ئەچێتەوەندەی کە بۆ چینە چێتەوەندە بۆ ئەمریکا نایێت. ئەمە یەک بابەتە. بابەتی تریشەوەیە کە لە نێوان ئەمریکا و چین بەنسبەت ئێران یا لە سەبارەت بە ئێران هەندێک هاوڕێیی هەیە بۆ وێنە چینیش ناتوانێت قبوڵیەوە بکات کە ئێران چەکی ناوەکی هەبێت لە ناوچەکەدا کە لەو توێژانە باسەکەیاتە ئاراوە لەبەرەوەی بە شێوازێکی زۆر قوڵ گۆڕانکاری پێک دێنێت لە هاوسەنگیەکانی ناوچەکە کە لە برژەوەندی چین تەواو نابێت کە وڵاتێک بتوانێت بە تەواوەتی بەو شێوازە سولتەی خۆی و هێزی خۆی بسەپێنە بەسەر ناوچەکەدا. بۆیە لە ڕاستیدا ئەوەی کە ئامریکا لە چین
ئەگەری هەیە کە بیەوێ بەنسبەت ئێرانەوە سەبارەت بە ئێران باشتر دەستیەکەوێت لەوەی کە چین بەنسبەت تایوانەوە ئەیەوێت لە ئەمریکا. بەڵێ هەر سەبارەت بەم بابەتانە و ئێران بابەتێکی تریشێکە باس لەوە ئەکراکە ئەم شەڕە لە بەرژەوەندی چیندایە، بەڵام لە میانەی بەرنمەکەی دوێنەماندا دکتۆر قارەمان مەمەند پسپۆڕی کاروباری نێودوڵەتی ئاماژەی بەوە کرد کە ئەم شەڕە نەک هەر لە بەرژەوەندی ئێران نەبوو بەڵکو ئەزمونێکیش بۆ بە ئێران جا بە ئێستاژ گوێلەوە بگرین. شتێکی کە من دەمێت لێرە باسی کەم کە زۆر گرینگە ئەوەیش پرسی سەربازی ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین ئەم جەنگە زۆر جار خەڵک بە بەرژەوەندی چینی لە قازانجەدا بە شێوەک لە شێوەکان، بەڵام ئەزمونێکی گەورەی تێدایە بۆ چین ئەویش شکستێنانی ئێرانە لەو سیستەمە سەربازی کە ئێران باڵێن ترسێکی زۆری دروست کرد بوو لەو هێزە درۆنی موشەکەی کە ئێران هەیە بوو دەرکەوت کەم هێزە درۆنی موشەکی ئێران بەڕاستی لە ئاستی ئەم با بڵێن بەرگریە ئاسمانیە خودە و بەرگریە موشەکەی لە وڵاتانی کەنداوەیە تا ڕادێکی زۆر لە ڕووی سەربازی و شکستی ناوت. بەێ ئەوژی بەشێک وژا خافتنا دکتۆر قارەمان مەمەند کۆ بەرنامە ڕۆماڵە تایبەتیا دۆدە بمەڕە بوو لەسەر پرسێک هەیە کە کارش ئەم دخوازن تش بۆ بینەران بێتر شروع بکە گاوا بەحسا ئیران چینێ دەبێت دۆسای ئیرانێ دەبێت چین بەشداری دۆسەیە بە ئاوایەکی کاریگەر نەبوو حتاکو ئەمریکا ئەو دۆرپێچ سەپاند لەسەر دەرکەتن و دەرباسبوونا کەشتیên بازرگانی وێن نفتێ بۆ بێندەرێن ئیرانێ یانکۆ حتاکو زیان بە ئاوایەکی دیرێکت لە چینێ نەبوو چین ji 28 سباتê حتاکو بەری 2 هەفتەیە 3 هەفتەیە ئەو دۆرپێش هاتە دەستپێکردن ڕۆڵا وێ پاسیڤ بوو ji ber gonha ziyan li Çînê dibê Çîn dixwaze roleke aktivtir bilize yan tiştekî din heye بە باوەڕی منە و کاتە شێوازی چین یان شێوەڕوانینی چینەوە بووە کە هەتا ئێران زیاتر لە ژێر گوشاردا بێ ئامادەیە زیاتر بەداشکانەوە نەوتەکەی بۆ بەچین بفرۆشێەوە هەروەها ئەگەر داواکاریەکی تریشی بوو بێت بە ڕاحەتی یەیتوانی قبولی کات بۆیە بەدوایەوە بووە کە نفوزی خۆی زیاتر لێران زیاد بکات وە وزەیەکی هەرزانتر دەستی کەوێت بۆیە لە تێگەیشتنیان ناوە بووە چینیەکان کە بە ڕاحەتی توانن وزەیەکی هەرزان لە ئێرانەوە وەربگرن بۆی کە بتوانن بەکاری بێنن بۆ خۆیان وەکەوەی کە لەو ئاوەی کە ئێستا تێکەڵ بووە و شێواوە بە شێوازێک ماسیەکی خۆیان بگرن لێی بەڵام ئێستا دەبینن کە ئێران هەڵسوکەوتەکەی بە شێوازێک بووە کە بە تەواوەتی بۆ چینیەکان دەوانێت چاوەڕوان کراو نەبوو بێت بە شێوازێک چۆتە پێشەوەکەم بەرژەوەندەکانی ئەوانیش خستۆتە مەترسیەوە بۆیە بە باوەڕی من چینیەکان لە لێکدانەوەکەی خۆیانە جۆرێک بە شێوازێک لە شێوازەکان پێداچنویان کردووە بۆەوەی کە بتوانن ڕۆڵێکی زیاتر بگێڕن بۆ ئەوەی کە سەقامگیری زیاتر ببێت هەروە کە پێشتر باسمان کرد یەکێک لەو باسانەی کە لە پەیوەندی نێوان چین و ئەمریکادا زۆر گرینگە تەنیا کێشەکانیان نین بەڵکو ئەو خاڵانن کە هەمویان هەردوو لە سەیان کۆکن خاڵێکی زۆر گرنگ هەردوو لە سەیان کۆکن و ئابووری هەردوو لە بە شێوازێکی زۆر گرێدراویەتی ئەوەیە کە دەریاکان پارێزراو بن یان ئازادی دەریاوانی پارێزراو بێت بە شێوازێکە کەشتیەکان بتوانن هاتوو چۆ بکەن بازرگانی بتوانێت هەبوونی هەبێت بۆ ئەم جۆرە هەڵسوکاتانە کە ئێران دەری خستووە مەترسی خستنە سەر ئازادی دەریاوانیە بە دوو شێوە یەکەمەوەی کە بە شێوەی فیزیکی مەترسیە خات کەشتیەکان تووشی کێشا بن و دوو هەمەوەی کە نۆرمەکانە خاتە ژێر پێ و ئەو دوو زلی هێزن نابێ قبولکەن کە نۆرمەکان بەو شێوازە بخرێتە ژێر پێ ببێتە پاتێرنێ کۆلگویەک بۆ داهات باشە نەها ئەم دەکان خەیاڵ بکەن ئەوەی سیناریۆی خەیاڵ بکەن کۆ ئیران لەسەر هەلوەستا خۆما دڤان دانوستاندنا ینی دانوستاندن سەر نەکەتن یان نەچوون سەری دەبێژە چین divê qonağê de keştiyên wekû beşek ji koalisyoneke nametewî keştiyên xwe bişîne Îranê da ku rê li ber van siyaseta Îranê bigire bişîne mebesta min kendavê yan Derya Erebî yan kendava Oman بە باوەڕی منەوە جوڵەیەکی زۆر بەهێزە بۆ چین کە خۆی لێ دەوێرێ لەبەر چەند هۆکاریەکەمەوەی کە نایەوێت بە تەواوەتی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران تووشی کێشە بکات و ئەوێ هێشتا نفوزی لە ناوێران بمێنێتەوە هێشتا و برژەوەندی تایبەتی خۆی هەیە و دوو هەم ئەوەش کە نایەوێ بە دوای هێژمۆنی ئەمریکایە بکەوێت ئەوە بە واتایەکە
شەرعیەتێکی زۆری بەخشیوە بە جوڵەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوین کە بە زەرەری خۆی تەواوە بێتەوە لانی کەم پێش ئەوروپایەکان ناکەوێت لەو حرەکەتەیەدا. بەڵێ ئارش ماوەیەک لەمە پێش لە سەرەتایی دەستپێکی جەنگی ئێرانەوە لە مانگی دۆوە زیاتر باس لەوە ئەکرا کە ئایا ڕژێمی ئێران دەڕوخێ یا ناڕوخێ لە کاتێکدا بەشێکی زۆر لە سەرکردە باڵەکانی ئێرانیش لەم جەنگەدا کوژران لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە دەمەوێت ئێستا بزانم بە دوای ئەم سەردانە و ئەگەر ڕێککەوتنێکی بنیادنەر لەگەڵ چینە بێتە ئاراوە ڕوخانی ڕژێمی ئێران چەندێک دوورەکەوێتەوە؟ لەوانەیە نزیکتریش بکەوێتەوە. مەسەلەکە ئەوەیە کە ئەو شتێک کە چین لە ئەمریکایەوێەوە یەکە چەک و چۆڵ نەفرۆشێ بە تایوان یان سنووردار بکاتەوە پشتگیری سەربازی بۆ تایوان. ئەمریکاش لەوان داواکات کە پشتگیریان لە ئێران کەم بکەنەوە بە دڵنیایەوە بۆ ئەوەی کە ئێران زیاتر هەست بە زەخت بکات بۆ ئەوەی کە مل بدات بە داواکاریەکانی ئەمریکا و تەسلیم ببێت بە کۆمەڵگای نێودەوڵەتی. بەڵام ئەمە زەخت زیاتر بوون لەسەر ئێرانی لە دەکەوێتەوە. ئەگەریەوە هەیە کە ئێران بە لەحازی ئابوووریەوە زۆر تووشی کێشە ببێت. ئەگەریەوە هەیە کە ئێران ئیتر دەستی بەو سەرچاوانە نەگات کە بتوانێت لە ڕێگەی سەربازیەوە بەرگری لە خۆی بکات. بۆیە ئێرانیەکان هەروواکە لە راپۆرتەکەیان دەردەکەوت ئێرانیەکان تەنانەت لە ئاستی سەرشەقامیش باوەڕیان بەوە یەکە لەسەر چین و ئەمریکا لەسەر تایوان و ئێران جۆرە ڕێککەوتنێک دەکەن. هەر جۆرە ڕێککەوتنێکە گەر ئێمە بێنینە پێش چاو ڕێککەوتنێک دەبێت کە هەردوو لاڵێن ئێمە ئۆکەی ئەگەر تۆ بتەوێ پشتگیری خۆت لەو لایەنە بکێشیتەوە ئێمەش پشتگیری خۆمان لە لایەنی بەرامبەری تۆ ئەکشێنینەوە. ئەمە زەخت زیاترەکات لەسەر ئێران و ئەبێتە هۆیەوە کە لە چەند ڕەهەندەوە ئێران لاواز ببێت. ئێران ئێستا لە دۆخێکە کە هەندێک زەختی پێک هاتەیی لە ناو کۆمەلگای ئێران داوەندە زۆرن وەکو زەختی ئابووری وەکو زەختی قەیرانی ڕەوایی وەکو زەختی ئاسایشی هەمووی ئەو زەختانە کە زەختی پێک هاتەین ئەوەندە زۆرن کە ئەگەری لێکترازانیەکی زۆر چکۆلە لە ناو کۆمەلگای ئێراندا ئەگەری ڕوخان زۆر دەبێت. باشە ئەگەر گریمان چین دەستبەردار بوو لە پشتیوانیکردن لە ئێران ئایا ڕووسیاش دەستبەردارە بێت لە پشتیوانیکردن لە ئێران؟ خۆی یەکێک لە بابەتەکان بە باوەڕی منستە زۆر گرنگەوە دەرنی پرسیارێکە کە بۆێنە بۆ چ شتێک گۆڕابوو کە ئێستا ئەو چاو پێکەوتنا و ئەو چوونە ئەوەندە گرنگ بوو بە باوەڕی من ئەگەڕێتەوە بۆ لاوازبوونی محورێک یان ئەو تەوەریەکە دامەزرا بوو لە نێوان چین، رووسیا، ئێران و ڤێنێزوێلا و کۆمەڵێک وڵاتی لاواستری وەکو سووریەی سەردەمی ئەسەدیشیان لەگەڵ بوو وەکو باشیان لەگەڵ بوو. ئەم محورێک بوو یان ئەم بەسڵاح کۆبەندێک بوو لە وڵاتانی دیکتاتۆری کە مەبەستیان یان وڵاتانی سەرڕۆ کە مەبەستیان نەتەنیاوە بوو کە پشتگیری خۆیان بکەن لە ڕووخانی ناوخۆیی بەڵکو پێش بە بەرەو پێشچوونی بەها لیبەراڵەکان لە دنیادا بگرن. ئێستا ئێمە ئەبینین لەو معادلەیەدا ڤێنێزۆلا چۆتە دەرەوە، ئەبینین لەو معادلەیەدا ڕووسیا بەتەواوەتی سەرقاڵەوە هەموو سەرچاوەکانی خۆی خستۆتە ناو مەسئلەی ئۆکرایناوە. چینیش ئەوە هەست پێ دەکات و ئەزانێت کە ئێرانیش نەماوە لەو شوێنەوە جیابەتەوە. بۆیە بە باوەڕی من هەم ئەو کۆبەندە لێکترازاوەوە چی دەرناتوان پشتگیری یەکتر بکەن. باشەکە کە ئارێش پرسیارە داوی ترامپ ئاوایکی فەرمی بە خوێندنێک درێژی سەرۆکەیە چینی شی کێرکۆ 24 ئەیلۆنێدا وەرە واشنگتۆن وەرە کۆشکاسپی دەبێژە هەگەر ئەم بێژن پرسگرێکە ئیرانی ژنها حتا ئەم بەحسا چار مەهاتکن ژنها حتاوی چاغی چارەسەر نەبوو و چ ڕەنگێ جڤینێ لە کۆشکاسپی بووێ چاغی ئەم بەحسا چار مەهاتکن گەلێک مژار وێ وەرن تێ گوهرتن لێ ئەگەر ئیران لەسەر هەلوەستا خۆمە ئەگەر تشتێک لەسەر عەردەی نەهات گوهرتن تدبێژە وێ جوداهیەک هەفدیتنان هەبە ئەوێن کۆ لە وایت هاوس وێ ببن بەرامبەر ئەوێن کۆ دوان چەند ڕۆژادە لە چینێ بوون. ڕنگدانەکەی بە باوەڕی مناوا دەبێت کە ئەگەر بێت و کێشە ئێران تاوە کاتە چارەسەر نەبێت و ئاسۆیەکیش بۆ چارەسەر بوونی نەبێت و ئێران بەو شێوازە بتوانێت هێشتا لە تەنگەی هورمز کێشە بنێتەوە بە باوەڕی من ئەو کاتە دەستی چین دەستێکی باڵا دەبێت.
بۆ داواکاریەکانی لە ئەمریکا ڕنگدانەوەکەی بەو شێوازە دەبێت کە من پێم وانە کە بەو شێوازە بمێنێتەوە من پێم وایە کە ئەمریکا کۆمەلگای نێودەوڵەتی ئوروپایەکانیش خەریکن تێکەڵە بن زیاتر تێکەڵە بن کێشەی تەنگەی هۆرمز چارەسەر بێت و کاتیوە هەروەها کە بەرپرسانی ئەمریکا دەڵێن وە سەرۆک ترامپ چەندین جار باسی کردووە ئەمان کات بۆیان کێشە نییە و مادام کە تەنگەی هۆرمزیش بەرەو چارەسەر بوون دەچێت کە ئەگەری زۆرە چارەسەر ببێت و بتوانێت ئازادی دەریاوانیش لەوێدا بێتە ئاراوە دیسان بە باوەڕی منتر ئەو مەسئلەیە زۆر ڕنگدانەوەی نابێت. بەڵێ سپاس ئارش ساڵح بۆ کاتەکەت و بۆشیکردنەوەکانت. گەلێک سپاس کە کارێش. سیروان دەزانین بێجگە لەم کۆبوونەوەیە هەر چاوەڕوان دەکرێت وکو سەرۆک ترامپ خۆشی ئاماژەی پێکرد لە مانگی نۆدا سەرۆکی چین شی بانکێشت کردووە بۆ کۆشکی سپی لەوێش جارێکی تر کۆبنەوە و هەروەها چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی ئاپێک لە مانگی نۆڤەمبەری جارێکی تر لە مانگی 11 کۆبوونەوە ئەنجام بدەن و هەروەها لە کۆبوونەوەی گروپی 20 گروپی 20 وڵاتانی جیهان لەو کاتەش لە مانگی 12 جارێکی تر کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆک ترامپ و شی ئەنجام بدرێتەوە جا ئەگەر وابێ هەر لەم ساڵدا 4 کۆبوونەوە لە نێوان ئەم دوو سەرۆکە ئەنجام دەدرێت و ئەوجی نیشانە گرنگیا پەیوەندی ئەستراتیژیک ناوبەرە هەردوو وڵاتان دەیە بەلیگەلی بینەرام vێکێژی ئەم گەهشتن داویا vê بەرنمەیە خۆیان تایبەت بە سەردانا سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ بۆ چینێ ئەز و هەفکارە خۆ هێرۆ سپاسیاوە دکن هون دikarin vê bernameyê û bernameyên din yên girêdayî serdana Serok Trump li ser malper û platformên dengê Amerîka bişopînin gelek spas. کاتێکی خۆش.